پێشکەشە بە کاکە کەیوانی شەریف ئەو ئاوازە تازەیە بۆ یەکەم جارە ئەڵێ ئاوازێکی تازەم بۆ بڵێ ئەوەی بیدزێ زمانی بڕم گیلاک بن پێوە کاکە یادێ بکەن ئەو ئاوازە تازە و شارەکانی تازەی پێشکەشە بە ساڵێدەکەی کەیوانی شەریف ئامان جەمیل عەسفی ئەکا شایدە نەیدەزن دوایی ئیمپراتۆری ئۆرگ ئامانجی جەمیل دڵم ئیگۆکەت بیر ناچێت ئەیام تا مەزڕۆی یەکدیدارم دوای ڕۆشتنت مەیخانە و مەی خواردن بۆتە کارم بێ ئەو دنیام چۆڵ بووە دەڵێی بێ کەس و کارم بە کۆشە ناوەختەکەت غەرقی سەدان ئازارم شەوان ناخەون چاوەڕم شەوان خەو ناچێتە چاو تا بەیانی بێدارم هودا لە ناوی جوانت وشە نایەتە ئازارم خەیاڵاتم پڕ لە تۆن بۆیەوە بێقەرارم ئازار دەورەی لێداوم وەرە کە ڕێزگارم زۆر پەشیمانم کەسم نەزانم خەتەبارم بەس ئەم جارە وەرەوە دڵدارم ئەویندارم زۆر پەشیمانم کەسم نەزانم خەتەبارم بەس ئەم جارە وەرەوە دڵدارم ئەویندارم وەک پیری بە ساڵات و دوای تۆشیوە ڕوخسارم ساڵیادی کاکەیوانە بۆ تۆیە بێقەرارم هەر بژی کەیوان شەریف شێرە کوڕەکەی کەلارم بە ئاوازی تازەوە خۆ بۆی خزمەت گوزارم ئامان جەمیل عەسفەکە برای پەنجە خودکارم ئیمپراتۆری گشتیانی شایەتی بێقەرارم هەیدڵ بۆیە ناویان ناوم شێت بەدڵێ زۆر عاشقتم بەدڵێ بێزارم لێت دڵشێت و شەیدایە بۆت دڵێکیش خۆشی ئەوەیت خۆشم لە خۆم تێناگەم منی سەرخۆش و سەرشێت خۆشم لە خۆم تێناگەم منی سەرخۆش و سەرشێت هاوارم بۆ ئەو خوایی دەنگی هەمووانە بیستێت پێگەیشتن ئاسان بوو دیارە تۆ خۆت ناتەوێت پێگەیشتن ئاسان بوو دیارە تۆ خۆت ناتەوێت قسەی قەدیمیان وایە ئێستا لە دەم دەردەچێت داڵێن من ڕوو پێی دەگا چی ببین و بیخوازێت ئەی بۆ منی سەرگەردان قەت خۆشیم نەدی وەلێت ئەلەوەتەی هەم چاوەڕێم هەر دەڵێنی یارەکەم دێت ئەو بەندە بۆ کەیوانە کەلاری چاکی دەڵێت دەیڵێ حەمە کەلاری یعنی عاشقی سەرشێت چۆن ساڵیادی کەیوانە ئاوازی تازە دەڵێت ئامانج ئەگەر عەسفکە ئەم ناوە گشت ئەکێڵێت بژی ئامانجی جەمیل بژی عاسفی سەرشێت دەی ئامانج کارە سادە هێڵی سوورە
قرباني باوكي آرنگ زير جوهر دڵدارم تەنیای کردم دڵدەگری بەدوایەوە سەودا سەر و دڵ سوتاو ماوم بەو سەودایەوە کەچی وەک چڵا پوشێ گرنگ نیم بەلایەوە ئەو دڵخۆشە بەپارە و سەیارە و سەرمایەوە خوایەت دیسان برینی هەژاری کولایەوە ئەی ئەو کەسەی بڕۆشتن جوابی منتدایەوە ناگری عەشقی ئێمە خۆ بەدەست و کوژایەوە من کە ڕۆژی هەزار جاڵ دڵم بۆ دەدوایەوە بەم ئاسانیە پەیوەندی دی لەگەڵ من بڕایەوە زۆر چاوەڕوان بووم دیسان بۆ لام نەگەڕایەوە تەنانەت لە ڕابرد و یادیەکت کردبایەوە هەوڵمدا لەبیرت کەم لە خەیاڵم مایەوە دیسان تۆم ناسیبایە دڵم پێ دەدایەوە دیسان تۆم ناسیبایە دڵم پێ دەدایەوە هەی دڵم کارەسانە ڕێبازی فۆتۆگرافەر داگیرکەری کەناری ئەو ساحەیە کۆنتڕۆڵە کێ دێ بەڵامیێ کۆنتڕۆڵی کردووە ڕێباز ئەو ساحەیە بەدەستی خۆی وەرگی قوربانی ئەمانج ئیمپراتۆر هەی سەڵاو لە کاکە داودی نووری داود نووری ئەم شەو دووری بۆچی وام بەسەر دێنی کە سووتانم دەبینی کەوا حەما چۆن بێزارە لە ژینی بۆ هێندە لە خۆبایت بۆ هێندە دڵبەقینی بێڕەحمی لە تۆ نایە لە بەرچاوم شیرینی بۆ حەما تۆ مەڵەمی سەرزام و سەربرینی تەنها هەر تۆ دڵداری یەکەم و ئاخرینی گوڵی بەهاری ژینی تۆ بارانی ئەوینی خۆت مەلیکا جەمالی ناوشاری خانەقینی خۆت مەلیکا جەمالی ناوشاری خانەقینی دەرحەق ئەویندارەکەت خەریکی سەربڕینی هەتا من ئەزیەت بارم تۆ خەریک پێکەنینی چۆن دەتوانی ئاوابی خۆ تۆ زۆر خەمشیرینی هێندە جوان و ڕەنگینی وە گوڵی یاسەمینی هەی چۆن دەتوانی ئاوابی خۆ تۆ زۆر خەمشیرینی خۆ تۆ زۆر جوان و ڕەنگینی وە گوڵی یاسەمینی هەی دەمە و لێوەدهی من بێ تەرکی دەکەم شیرینی چ سەڵیادی کەیوانە بۆی دەڵێم بە گەژبینی کەیوانی شەریف دەڵێم گەنجێکی خوێن شیرینی قوربانی کاکەیوانم یا ڕەب خۆشی ببینی هەر کەسی بێوەفا بێ دەری ئەکا لە ژینی دەری دەکا لە ژینی بۆ ئامانج بۆ ئاکا سەرگەردانت کردم ئەو شەو